بەڵێ هەرێمی کوردستان و میسر پەیوەندیە بازرگانیەکانیان پێکەوە بچەوتر دەکەن و گرنگی سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش بۆ میسر لە زۆر بواردا خۆی دەبینێتەوە. دەمانوێت زیاتر لەبارەی ئەم بابەتانە گفتوگۆ لەگەڵ سەید مەحموود نووسەر و ڕۆژنامەنووس بکەین و ئەگەر ئەوان گوێبیستی دەنگی ئێمە بن پرسیارەکانمانی ئاڕاستە بکەین. سڵاو دەبێ سەید مەحموود. دەمانێت بزانین گرنگی سەردانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان بۆ میسر لە چیدا خۆی بینێتەوە؟ سەردانی بەڕێز مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی هاوکاری و هەماهەنگی نێوان هەردوو لایەندایە کە ئەو پەیوەندیانە هی ئەمڕۆ دوێنێ و پێرێنین باڵکو ڕەگ و ڕیشەی داکوتیوە لە مێژوودا لە نێوان هەردوو گەلەکەدا هەروە سەرکردەکانی هەرێمی کوردستان و سەرکردەکانی میسر پەیوەندی بەهێزیان هەیە و بینیمان کە دوێنێ شەو سەردانەکەی مەسرور بارزانی لەلایەن وەزیری ڕۆشنبیریەوە پێشوازی لێکرا هەروەها بینیمان لە سەرۆکاتی کۆمار زۆر بە گەرمی و بە حەفاوەت پێشوازی لێکرا ئەمە ڕنگدانەوەی پەیوەندیەکانی هەروەها ڕێبەر ئەحمەدیش لەگەڵی بوو وەزیر ناوخۆی هەرێمی کوردستان ئەم شێوازەی شاند خۆی گەیاندنی پەیامێکی توکمەیە کە لە زیاتر لە لایەنی ئەمنی لایەنی بازرگانی لایەنی وەبەرهێنان و دەبینی سەرۆکی هەواڵگری کوردستانیش لەگەڵیدا بووە. ئەمە وا دیارە پەیوەندیەکی بەهێزی ئەمنی لە نێوان هەرێمی کوردستان و میسردا پێویستی بە بەهێزکردن هەیە و هەروەها ئەو پەیوەندیە دوور و درێژەی کە لە نێوان هەرێمی کوردستان و میسردا هەیە پێویستە زیاتر پەرە پێ بدرێت و مێژوەکەی دەگەڕێتەوە بۆ بەر لە ساڵانی شەستەکان لە ساڵی لە شۆڕشەکانی پێشتریشدا دەستیان لەگەڵ یەک هەبووە و هاوکاری یەکتریان کردووە. باڵێ هەرێمی کوردستان و میسر چۆن سوود لە بەهیزکردنی پەیوەندیەکانیان وەرەگرن لە ڕووی سیاسی و ئابووری و تەنانەت کولتوریشەوە؟ ئەمەیە کە جەنابی عەبدولفەتاح سیسی سەرۆکۆماری دیدارەکەی ئەمڕۆ پێشنیازی کرد سێ ڕەهەند هەن بۆ بەستنەوەی ئەو پەیوەندیانە پەیوەندی ئەمنی و هەماهەنگی ئەمنی لە نێوان هەردووکلادا وەکو هەرێمی کوردستان وەکو بەشێکی ڕەسەن لە هەروەها شەراکەتە ڕەهەندی سێهەمیش کە ئەو شەراکەتە دەمانەوێت ببوژێنینەوە لە ڕێگەی کۆمپانیەکانی وەبەرهێنانەوە چ هەرێمی کوردستان یاخۆت هی میسر ئێمە دەزانین هەرێمی کوردستان هەرێمێکی دەوڵەمەندە سەرچاوەی زۆری هەیە ژینگەیەکی لەباری هەیە بۆ وەبەرهێنان پێویستە ئێمە سوود لەو ژینگەیە ببینین. ئەمەش هەنگاوێکی زۆر بەهێزە سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ میسر بۆ بەرەو پێشبردننی زیاتری ئەو پەیوەندیانە لە بواری وەبەرهێناندا لە بواری گەشت و گوزاردا لە بواری ئاڵوگۆڕی بازرگانیدا لە بواری نەوت هاوکاری وزە وەبەرهێنانی تیجاری یاخود بازرگانی ئێمە پێویستە درک بەوەدا بکەین کە لە داهاتوودا پێویستی زۆرمان بەو پەیوەندیانە هەیە و پێویستە پێداچوونەوەیەکی جددی هەنگاو بە هەنگاو پێداچوونەوەی بۆ بکەین بۆ ئەوەی لە شێوازێکی نوێتر و مۆدێرنتر و بەهێزتر دای بڕێژینەوە. هەروەها بۆ ئەوەی ئەو پەیوەندیە لە نێوان گەلانی هەردوولادا هەیە زیاتر لێک نزیکبوونەوەیەکی زیاتر لە نێوانیاندا دروست بکەین. پێویستە خەڵکی میسر فێر ببی چۆن بە کوردی قسە بکات، پێویستە کورد فێری ئەوە ببی کە چۆن بتوانێت لە خەڵکی میسر تێبگات و ئێمە وەک لە مێژووشدا لە شارستانیەکاندا لە سەردەمی بەڕێز سەلاحەددینی ئەیوبی تا ئێستا پەیوەندیەکی زۆر بەهێز لە نێوان کورد و خەڵکی میسردا هەبووە. سینەم بەدرخان بنەماڵەی بەدرخانیەکان مقداد میدحەت بەدرخان ئەوانە هەموویان مورکێکی مێژووییان لە شارستانیەتی میسر بەجێهێشتووە بۆیە ئەو پەیوەندیانە باشە سید مەحموود قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێم و میسڵ ساڵی ڕابردوو 70 بۆ 100 ملیۆن دۆلار بووە. ئەمە چی لێ ئەخوێنرێتەوە؟ چاوەڕوانی ئەوە ئەکرێت لە ئەنجامی ئەم سەردان و پەیوەندیانە ئەو قەبارەیە زیاتریش ببێ؟
ئێمە باسی سێ تەوەرمان کرد سێ ڕەهەنمان کرد لەو سەردانەدا وەبەرهێنان و ئەمنی و مرۆیی واتە باسی ئستثماریمان کرد وەبەرهێنانمان کرد کە من گەشتبینم کە باڵێ لە داهاتوودا هیچ گومانی تێدانە قەبارەی ئەو وەبەرهێنانە زۆر گەورەتر لێ دێت و پێویستە گەلی کورد گرنگی بە گەشتیاری مصر بدات لە بەرامبەردا خەڵکی مصریش پێویستە گرنگی بە هەرێمی کوردستان بدات بۆ ئەوەی ئایندەیەکی باشتر و ئەو پەیوەندیانە بۆ سەردەمی بەڕێز مەلا مستەفای بارزانی لەبەر دەگەڕێنەوە ئەو پەیوەندیە کە لە نێوان گەلی مصر و گەلی هەرێمی کوردستاندا هەیە ئەوە لە مێژوودا چەسپاوە و بەڵگەی حەشە هەڵناگر بۆ ئەو پەیوەندیە هەن و پەیوەندیەکی لە نزیکی لە نێوانیاندا هەیە ئێمە ئەمڕۆ بینیمان کە لە هەموو میدیای میسریدا سەردانەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بەڕێز مەسرور بارزانی ڕەنگی لە مانشێتە گەورەکانی میدیای میسری دایەوە بینیمان کە چەندە گرنگیان پێدا ئەمەمانە ئەوەیە کە زۆر گرنگی بە پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان بۆ سید محمود نووسەر و ڕۆژنامەنووس میوانی کوردستان 24 بووی سپاس دەکەین.